گوارەیەک جوێسکی مناڵەکەی داکەن نەمانیاڵا وتمان قوبوڵمان نییە بەڵام دایکی قوبوڵی نەکرد ئاڵتون دوێنێ و پێرێ ئیخباری ئەوە هەبوو کە ئێران و ئەمریکا دائانیشن لەم دانیشتنەیە ئەمەلێک هەبوو کە نزیک بنەوە لە یەکتی یەک بخێنەوە شەڕەکە نەبێت بەس وا دیارە لە بۆنی قسەکانی دوێنە شەیانە زۆر بە توندی ترامپ هەڕەشە ئەکات لە ئێران وەزەختی ئیسرائیلیشی لەسەر احتیمالی هەیە زۆر ئاڵتون بەرەوسەر و ڕادۆجایی تر ینی جارێکتر ئاڵتون گرانە بێتەوە سەرکەوێتەوە ئەمڕۆ مسقاڵی بەچەنە عیاری هەژدە ئێستا بە 900,000 عیاری 21 بەڵێ بە ملیۆنێک و 75,000 بێغدەست ئەوەنە گرانەوانی کە ژنە هێنن ئێستا چیە کڕن الحەمدوللا ئێستا خەڵکەکە تۆزێک وعی پیا کردووە زیاتر زۆر پەیوەست نییە بە ئاڵتونەوە بۆ دەرەژەی جاران کە پێداگرێ ئێستا بە 4 مسخاڵ 5 مسخاڵ چەند مسخاڵە کەمتر لە تا 10 مسخاڵ یا زیاتر شتێکی کەم نزیک بوونەتەوە لە یەکتری بیرکردنەوەی ئێستا زۆر جیاوازە لە جاران یعنی ئەو سەردەمە گوزەشت 90 ماڵی جیا ئەوە گوزەشت ئێستا کە کەسێ 90 مسقاڵ بکرێت چەنەکەوێ وەکو ئەم دقەیە تقریبا 90 مسخاڵەکە باین نزیکەی 100 وەرەقەیەک دەرەچێ بەڵێ بەچەند بوو واللهی تقریبا ئەو 90 مسخاڵە جاران ئەگەر باسی مەسەن پار بکەین با باسی پار بکەین باین نزیکەی 65 وەرەقە بوو یعنی ئەمە نیوە و نیو زیای کردو ئەم بابەتە لێرە پار زیایی کردو ئەی بوون ئەوانە کێنێ لاتەن کە گەنجن بوون زیاتر لە حەدی چەنە ئەیبن واللهی خەڵکەکە تقریبا ناڵم لە ئاڵتونکردنە ئێستا زۆر فەرقی کردووە ئێستا بیل لە زۆر شتی قورس ناکەنەوە یعنی لە 5 مسخاڵەوە تا 15 مسخاڵ معاملی باشترە خەڵکەیە بۆ نشتی زۆر بکڕێسە کەمتا زۆر هەر هەیە الحەمدوللا ناڵم بەڵام ئێستا تەڵەبیا زۆر بووە هەر شەر ئاڵتون نییە ماڵکردنە شوقەکڕینە خانووکڕینە ماڵجیاییە کۆمەڵێک شتی سیارەکڕینە شتی تازە هاتوتە پێشەوە ڕێژەی هاوسەرگیری چۆنە بۆ نوێسە ئەگەر 2 ساڵمە و بەر لە ڕۆژەکە چەند کوڕکچی نوێ هاتنە لاتان ئێستا چەند کوڕکچی نوێت لە 150 بۆ 6 کەمی کردووە ئەوەنە بڵێ هەم لە ڕێژەکەش و هەم لە بەڵێ 150 بۆ 6 کەمی کردو لە چاو پار و پێرارە گا حاجی وەنە زۆر قسە هەیە باز جار کوڕانەڵێگە کچێک پێمان بڵێ باڵقێ شوپیەکەین لەوانە قەناعەتی ئەمە قسەیە نەبێت ئێستا وای لێ هاتووە کە باڵقێک شوپە کەش زۆر لەو بابەتانە هەیە و الحەمدوللا خەڵکی زۆر بە قەناعەت هەیە ئێمە کچ و کوڕێک هاتن وتیان وڵا ئاڵتون هەڵەگرین پیرۆزباییمان لێکردن و فەرمومان لێکردن کە دەست بەنە ئاڵتونەکە ئەوتی وەڵای ئەمە بەس ئەڵقەیەکمان قەرارراوە ئێمە ژتمان مادەم ئەڵقەیەکە من و کاک حاجی برام وتم ئەوە هەدیە خۆمان بێ و ئەڵقەیەکی زیویشمان بۆ کاکەی گیان هێنا و هەردووشیمان پێشکەش کردن وتمان خوا حافستان بێ ساڵتونی فرۆش پێ بۆ کرێخان و زۆریش بەداخەوە زۆریش واللهی ئەو کەسانی کە خێزاندارن یان خێزانیان کەوتە بەسەر ژیانیان معاشێکی دیاری کراوە چی زۆر زۆر ئازاری یاوی لەم ماوەیە کە هەبوو گوارەی مناڵ زۆر هەتا قورس بوو چی بوو چی ڕوویە گوارەیەک جوێسکی مناڵەکەی داکەن نەمانیاڵا وتمان قوبوڵمان نییە بەڵام دایکی قوبوڵی نەکرد باشە گواری مناڵ ئەوەنە پارە ئەکات کە بۆ ناو دیار بوو بەشی ئەوەیەکردن کە پێوەستیەکان تاوکە